بۆ کۆتایی هێنان بە شۆڕش و بەرخودانی بارزان. ڕژێمی پێشووی عێراق بە چەند قۆناغێک جینۆسایدکردنی بارزانیەکانی دەست پێ کرد. پرۆسەکە سەرەتا بە سووتاندن و وێرانکردنی گوندەکانی دەڤەری بارزان و ڕاگواستنی خەڵکەکەی بۆ کۆمەڵگە زۆرە ملیەکانی قودس، قادسیە، هەریر، دیانە و بەحرکە دەستی پێکرد. دواتریش لە 31 تەمموزی ساڵی 1983 بڕیاری زیندە بەچاڵکردنی 8,000 پیا و گەنجی بارزانیدا و بڕیارەکەش بە چەند قۆناغ جێبەجێکرا. لە قۆناغی یەکەمدا لە ڕۆژانی 29 و 30 تەمموزی ساڵی 1983 سەرەتا کەسایەتیەکانی بارزانی دەستگیر کرد. لە قۆناغی دووەمدا لە 31 تەمموزی 1983 ڕژێمی بەعەز هەڵمەتی ڕەشبەگیری پیاوانی بارزانی لە کۆمەڵگە زۆرەملێکانی قودس و قادسیە لە نزیک قوشتەپەی هەولێر ئەنجامدا. لە قۆناغی سێیەمدا لەدەی ئابی 1983 تەواوی ئەو کوڕ و پیاوە بارزانیانەی تەمەنیان لە 10 ساڵ زیاتر بوو لە کۆمەڵگەکانی هەریر، دیانە، بەحرکە و گوندەکانی دەڤەری مێرگەسۆر لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کران. ڕۆژی 31 تەمموز کە بە یەکەم ڕۆژی پرۆسەی گواستنەوەی بارزانیەکان بۆ بیابانی بۆسەیە لە باشووری عێراق دادەنرێت وەکو ڕۆژی دەستپێکردنی پرۆسەی ئەنفالی بارزانیەکان دیاری کراوە کە تێیدا 8,000 کوڕ و پیاوی بارزانی زیندە بەچاڵ کران. هەر بۆیە ئەم ڕۆژە وەک ڕۆژی کۆمەڵکوژکردنی بارزانیەکان ناسراوە. لە پاش ڕووخانی ڕژێمی بەعسی عێراق لە ساڵی 2004ەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەی گەڕان و پشکنین بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی دەست پێ کرد. لە ساڵی 2005دا بۆ یەکەم جار 503 ڕووفاتی بارزانی ئەنفالکراوەکان گەڕێندرانەوە کوردستان. لە ساڵی 2014دا 93 ڕووفاتی دیکە و لە ساڵی 2022دا 100 ڕووفاتی دیکەی بارزانیە ئەنفالکراوەکان گەڕێندرانەوە بۆ خاچی کوردستان و لە گۆڕستانی تایبەت بە ئەنفالکراوان لە دەڤەری بارزان بە خاک سپێردران.